ڕوو دەکەمە موشەخۆرانی ئەم وڵاتە، موشەخۆران لە مامۆستایان و پزیشکان و کارمەندان بەگشتی، هەروەها هێزی پێشمەرگە و زێڕەڤانی و ئاسایش و پۆلیس و هەموویان ڕویان تێدەکەم و دەڵێن بەڕێزان ئێوە هێزی نیشتیمانین، ئێوە شەکتان بەشاندا کردو بۆ پارێزگاری لێکردنی خەڵک و وڵات، خۆتان بە کۆیلەی کەس مەزانن. ئەو موچەی کە وەری دەگرن ئەگەر بە حەقی خۆتی نازانی وەری مەگرە، ئەگەر بە حەقی خۆتی دەزانی پێی چاوبەرەژێر و منەتبار مەبە، پێت وانە بێ مۆری کۆیلاتیت بە نێوچان وەرراوە. دیوا هەیە هاتوتە لام مامۆستا ئاخر فڵان حیزبە موچەمان دەداتێ، باشە موچەکەی هی خۆیەتی ناوەڵا وارداتی وڵاتە، ئەی بۆچی پێی چاوبەرەژێری، بۆچی پێی منەتباری، بۆچی پێت وایە کە کراوی بە کۆیلە؟ لە ڕاستیدا هەر کەسێک موچەیەک وەربگرێ و لە بەرامبەریدا هەست بۆ بکا کە منەتبار و چاوبەرەژێر و کۆیلێ موچەکەی لێ حەرام دەبێت. ئەگەر ناموچە لە بەرامبەر کارێکی حەڵاڵدا وەری دەگری، پۆلیسی، ئاسایشی، پێشمەرگەی زێڕەڤانی، مامۆستای، کارمەندی، هەرچی هەی، مادەم لە بەرامبەر کارێکی حەڵاڵدا موچەکەت وەردەگری پارەکەت لێ حەڵاڵە. بەڵام ئەگەر پێت وابێ ئەو موچیان کە پێی داوی دەبێت تۆ تازە تەسلیم و ڕادەستیان بی، لە قسەیان دەرنەچی لە هیچ شتێکدا شەرعی بێ ناشەرعی بێ، ئەو کاتە موچەکە لێ حەرام دەبێت. بۆچی دەبێ موچە و معاشمان هۆکاری کۆیلایەتیمان بێ، هۆکاری ژێردەستەییمان بێ کە ڕزقێکە خوای پروردگار بە هەموو کەسی داوە. لێرە شۆ باسی ئەوە دەکەم مەسەلەی هەژماری من و مەسەلەی تەوتین کە بە کوردی جێگیرکردن. بەداخەوە دەڵێم هەندێک بەرپرسی حیزبی هەن بە قسە هەژماری من ڕەت دەکەنەوە، بەڵام بەکردەوە بە فەرمانگەکانیان گوتو بێنن هەژماری من تۆمار کرد. بە قسە باسی تەوتین دەکەن، بەڵام بەکردەوە دژینی. ئێمە هەموو قووەتی خۆمان بەکار دێنین ئێستا و لە داهاتوشدا لە پەرلەماندا خوا پشتیوان بێ کە ئەم مەسەلەی تەوتینە جێگیر بکرێت، ئەم جێگیرکردنی داراییە بچەسپێندرێ بۆی خەڵک چی دیکە بە زەبری مەعاش و موچە کۆیلایەتی بەسەردا نەسەپێندرێت.